کە یەکەمین دووبەرەکی لە عێراقدا نایەوە. عێراق وڵاتێکی پڕ لە ئاژاوونە سەقامگیر کە لە ساتی دروستبوونیەوە ساڵ و ڕۆژی خراپ بەڕێ دەکات. ئەمەش لەلایەن شیکەرەوەکانەوە زۆر جار بۆ زۆرینەتەوە و مەزە بوو تاقمەکانی ناوی گەڕێنراوەتەوە. بۆ گەیشتن لەمە زۆر گرنگە بگەڕینەوە بۆ یەکەم پشێوی و دووبەرەکی لە مێژووی عێراقدا. پیاوێک بە ناوی بەکر سەدقی کە فەرماندەیەک بوو لە سوپای عێراق خشتەی ناکۆکیەکی گەورەی داڕشت لەبەرەوەی سەرباز و چەک و سوپای لەبەر دەستدا بوو. سەر لە بەیانی ڕۆژی 29 ئۆکتۆبەری ساڵی 1936 کۆمەڵێک تەقینەوەی لە ناوچە جیاکانی شاری بەغداد ڕێکخست و ئەمان ڕۆژیش لە ڕێگەی فڕۆکەوە ژمارەیەکی زۆر نووسراوی لە ئاسمانی شاردا باراند کە تیایاندا ئەواڵی کودەتایەک هەبوو بەسەر حکومەتەکەی یاسین هاشمیدا. بەهێزی پلانەکانی بەکر سەدقی وای کرد کودەتاکەی سەر بگرێت، بەڵام لەبەرەوەی گەلی عێراق ئەم هاتنە لە ناکاوەیان پێ قبول نەدەکرا تەنیا 1 ساڵ مەودایان بە سەدقیدا لە دەسەڵاتدا بێت. پاش 1 ساڵ لە ڕووداوێکدا لە شاری مۆسوڵ سەدقی بە شێوەیەکی لە ناکاو تیرۆر کرا و کۆتایی بە حکومەت و فەرمان ڕەوایەتیەکەی هێنرا. ئەم کودەتا و پشێویە بوو بە یەکەم ڕووداوی گێرە شێوێنی لە عێراق و تەنانەت لە وڵاتانی تری عەرەبیشدا کە لە هەمان کاتدا وەک ڕێخۆشکەرێک وا بوو بۆ کودەتا و پشێویەکانی ساڵانی دواتر و تۆوی دووبەرەکی لە عێراقدا سەوز کرد. لە وردبوونەوە لەم ڕووداوە ئەوە تێدەگەین کە عێراق لە بنچینەدا لەسەر پێوەری ڕەزامەندی نەتەوە و ئاینزا جیاوازەکانی ناوی دروست نەبووە، بەڵکو وەک سنوورێکی سەپا و دەردەکەوێت کە هەرماوەیەک بەشێک لە پێگاتەکانی ناوی ئەوڵی گۆڕانکاری دەدەن لەسەر ئاستی بەڕێوەبردنی وڵاتەکە.